بادگرنا حولره بگرک چه بویه لگند پیرش حولره کسی که خوشگاه خو کشتیه پیام سربست نوچگان رو داو لبر آماده یا میزانیاریان جو پیامبر بگیرن پیام اف بویر کینگ چه بویه چاوا چه بویه و پرسکریک چیه کرم که سیما کاژێردوونی ویشە و دیارە لێرە لە نێو پیڕەش برایە کە خوشکەکەی خۆی تەقەی لێ دەکات و دەیکوژێت هەڵبەت وەگوتە بڕووداوەکە کاژێردوونی ویشە ڕووی داوە دەرو دراوسێ و بەوە ئاگدار بوونەتەوە لەگەڵ دەنگی تەقە و چوونە بینیویانە یعنی کچێک لە نێو ماڵەکەیدا لەوێ کوژراوە هەڵبەت ئەوەی بە من گوتراوە یعنی ئێمە هاتین لەگەڵ کەس و کار و نزیک و شاد حاڵەکانیش قسەمان کرد کە ئامادە نەبوون بەڕاستی بۆ میدیا قسە بکەم بەڵام ئەوەی زانیاریانەکە بە ئێمەیاندا ئەوەیە کە کچەکە ناوی ئیمانە و لە تەمەنی 22 ساڵە لە دایکبووی ساڵی 2003 و بەدەستی براکەی کە لە دایکبووی ساڵی 2007 واتە کوڕێکی 18 ساڵە کوژراوە و بابەتەکەش هۆکاری کوشتنەکەش دەڵێن دیارە لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی و ناکۆکیەک بووە لە نێوانیان ماوەی چەند مانگێکە کێشە هەیە لە نێوانیاندا لەسەر ئەمە بووەوە لە دوای ئەوە یعنی هەر کوڕەکە لە دوای کوشتنی خوشکەکەی ڕای کردووە بە گوتەی شاد حاڵەکان کە خەڵکیش بینیویانە تەقەی لێ کردووە گوتیان کوڕەکە یەکسەر ڕای کردووە هێشان دەستگیر نەکراوە پۆلیس و هێزانمنیەکان بە دوایەوەن بۆی دەستگیری بکەن بەڵام باوکی کچەکەش ئێستا دەست بەسەرە لە لای پۆلیس بۆ لێکۆڵینەوە لەو ڕووداوە و دەست بەجێش ینی وەی شاد حاڵەکان بە بنیان گوت کە چوونەتە سەر بڵێ گویان لە دەنگی تەقەکە بۆ چوونەتە نێو ماڵەکە یەکسەر بینیویانە گیانی لە دەستداوە گولەیەکی کە پێکەوتۆ و یەکسەر ئەو کچە گیانی لە دەستداوە ڕوود ینی ئەم تاوانش ئەوەی باسییان کرشات حاڵەکان دەڵێن بە چەند سەرچاوەیەکی دیکەش دەڵێن بە دەمانچەیەکی جۆری تورکی ینی ئەم کوڕە کە تەمەنی تەنیا 18 ساڵە ئەم تاوانەی ئەنجام داوە و تاوەکو ئێستا ژیانی ئەوەی هەیە کە لێکۆڵینەوە دەکرێت و بە دوای ئەوەن کە تۆمەتبارەکە دەستگیر بکەن. پیام گله سپاس کم پیام سربست نوچگان رو داو لپیرش حولری گل مبود